خلافت لەگەڵ برایەکتا هەیە لەسەر مەسئلەیەکی دینی هەر بێڵە بەو شێوە بینی خۆت و ئەو بێ مەیگەێنە خەڵکی تر و لە تەلەڤیزۆن و ئیعلانی کە ئەمانە خەڵک گاڵتەمان پێکا. ئەمڕۆ ئیسلام مەزانە ئێمە لە وڵاتی ئیسلام ئاژێن بەس ئیسلام وەکو دین زەعیفە، هەیبەتی نییە، دوژمنانێکی زۆر زۆریەیە، منافقێکی زۆر زۆر هەیە، دڵخۆشە بێ دەست دێنێتە دڵا کاتێ بینێت دوو مەلالە بەرامبەر یەک قسە ئەکەن. مع الأسف يعني بۆیە ئەبێ مسلمان ئاگای لە خۆی بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگادارمان ئەکاتەوە ئەفەرمێ إني قد تركت فيكم ما إن اعتصمتم به فلن تضلوا أبدا كتاب الله وسنة نبيه. من شتێکم بۆ جێهێشتون ئەگەر عملی پێ بکەن والله قد گومڕا نابن. قورئانەکەی خوا سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە جێبەجێکەرەی ئەم قورئانەیە. إنا أنزلنا إليك الذكر لتبين للناس. قرآن ما ولا ناومانا لم بري دس بيك تام بري أجر عملي في بكين لناو ظلمانا حتى نها أو النبي بس بيخوانينا ويا بس وكو بلي بسرع بينو منا عمل بنا والروكا كين خوي قرآن بوهاتو عمل بنا والروكا كي أجر إيما أم قرآن لناو ظلمانا بتشاكي جيجير ببي عقيدة وعبادة وأخلاقا هرچی بی اخلاقی ام دنیای هەیە دژایەتی ئەم قورئانە بکاو بیسووتێنێ و ئیهانە و نەعوذ بالله خوای پەروەردگار بمان پارێزی ئیهانەی ئەم قورئانە بکە هیچ قیمەتێکی نییە چونکە مسلمانان ئەم قورئانە لە ناو دڵیانە جێگیر. زەمانێک هەبوو ئیبراهیم عەلەیه السەلام تاکە ئیمانداری ئەم سەرزەویە بوو بە مەنجەنیق هەوایان داوە ناو ئاگرێکی زۆر گەورە، بەڵام چونکە قورئانەکە لە ناو دڵیا بوو يعني قصدم بيامك إخوات تواويتر محمد المصطفى خوي تاق وتنيابو حمو الدنيا دجايتي أكد شنك بيامك إخوات لناو ضلياتي يتر تواو أو كسي إهاني قرآنك إهاني خوي أكا وإهاني أواناك شويني أوان كوتو إهاني أو دولتشك كتيا جياوة إما السويد ولاتاني تري أوروبي لبرشاو منزور قوربون باسی یاسا و باسی مافی چی و مافی مرۆڤ و مافی چی بینی من بێقیمەتترین یاسای ئەوانە یاسایەک ڕێز لە 2 ملیار خەڵک نەگرێت لەسەر زەویە ڕێز لە پەیامی 2 ملیار خەڵک نەگرێت لەسەر وەکەی یاسایە بەڵام ئێمەی مسلمان ملزمین کە عمل بە قورئان بکەین ئەمە جەختمان لەسەرەکات و کاتی ئەبینین دژایەتی قورئانەکرێ ئەبێ ئێمە لە هەموو کە زیاتر پەنا بۆ قورئان ببین. من قەناعەتم وایە تا قورئان دژایەتی بکرێ مسلمانان زیاتر پەنای بۆ ئەبن زیاتر لە ناو دڵیانە شیرینتر ئەبێ زیاتر عملی پێکەن ئەمە خێری تایە براینە ڕاستە کابرا ئیهانە نەعوذ بالله خوا پەنامان بدە وشەکان یعنی زەحمەتە لەسەر دڵ زەحمەتە باوەڕ بکە من نەمتوانێت تەماشای کەم تا ئێستا قەسەم بەخوا کابرا بینم قورئانەکە بەدەستێت و دوای ئەوە ناتوانم تەماشای کەم ناتوانیت تەماشا بکە ئیهانە بە قورئان بکرێ بەڵام خێری تایە دڵنیا بن خێری تایە دڵنیا بن هەر زەمانێک ئەگەر دوژمنان دژایەتی قورئانیان زیاتر کردبێت لەو زەمانە قورئان زیاتر گەورە بێت لە دڵی مسلمانانەوە و شوێنکەوتوەکانی قورئانی زیاد دەکەن هەر لەو وڵاتانەی کە دژایەتی قورئانەکە لەو وڵاتانە ئیسلام زیاتر ئەکا مسلمانان زیاتر ئەبێ قەت خەم مەخۆن وابزانن ئەمە زۆر قورسە زۆر قورسە قەسەم بەخوا من خۆم بۆ خۆم یەکێکم لەو کەسانەی کە ئامادەم ئێستا لە پێناوی ئەو ئیهانەکردنە ڕۆحی خۆم فیدا بکەم ئەگەر خاوەنی 8 مناڵە بم خاوەنی 80 مناڵ بم خۆمەکەم بە قوربانی و بیش زانم بە من ئەو مۆزوعە کۆتایی پێ بێ خۆمەکەم بە قوربان و ئێوەش هەروان و دڵنیام ئەوانەی کە ئێستا ئیلتزاماتیان کەمە و گوێیان لە قسەکانی منە و لە دەرەوەی مزگەوتن ئاوان بۆ قورئانەکەیان ئێمەی مسلمان نامولتەزمەکانیشمان قورئان هە لە ناو دڵیانە خۆشیان ئەوێ هەر ڕۆژێکیش بێ باوشەکەن و قورئانە جارێکی تر خۆی کافرەکان لەوا دەرسن بۆیە تۆقیاون لەوا ترسن ئەزانن من بینیمە کابرا ممثلێکی مصری بووە بەردەوام خەریکی فیلمی ئەم لا ئەولا و ناڕێک بووە کاتێک بەس ئەوەندە پرسیاریان لێ کردو وتیانە ئەگەر ئێستا پێغەمبەر بێتە بەردەمن تۆ چیەکی
هیچ پێ نەوتراوە بەس گریاوە ناتوانێت خۆشەویستی ئەمە قورئانە و خۆشەویستی خوا و خۆشەویستی قورئانەکەی و خۆشەویستی پێغەمبەرەکەی لە دڵی دانە بە دانەمانە ڕیشەی داکوتاوە بۆیە هیچ خەم مەخۆن بە ئیزنی خوا ئەم قورئانە بەرزە بە ئیزنی خوا مسلمانان سەربەرزن بە ئیزنی خوا خەڵکانێکی زۆر زۆر زیاتر لەوان لە ماوەیەکی نزیکە دێنە ناو ئیسلامەوە و ئیسلام ئەناسن بەڵام کێشەکە ئێمە چەندێ دەسەگرینە قورئانەوە هەموو دنیا بچێتە بەهەشت و من و تۆ بچینە جەهەنەم و قیمەتی نییە هەموو دنیا بچێتە بەهەشت من و تۆ بچینە جەهەنەم و قیمەتی هەیە ئەگەر ئێمە دەست بە قورئان و سونەتی پێغەمبەرەوە بگرین گومڕا نابین بەڵام کە دەستمان بە قورئان و سونەتەوە نەگرت هەر حیزبێک و گروپێ بۆ لای خۆی ڕایکێشا قیمەتی نییە ئێمە یەکێ لەو ڕەخنانەی کە ئەمان گرت ئەمان و مسلمانان دابەش بوون بوونەتە حیزب ئەم حیزبەکە یەکێ بە ناو نیشتمانی و یەکێ بە ناو ئیسلامی و یەکێ کشتی پارچە پارچە بوون و بەش بوون ئێمە لە نەوەتەکان ڕەخنەی ئەومانەگرت ئەمان مسلمانان ئەبن بە یەکێ بەس ئێستا ئەوەی کە ئەوانەی وا ڕەخنەکانیان نەگرت هەر یەکێکیان و تەلەبەیەکیان بوو بە گروپێک هەر یەکێک و تەلەبەیەکمان بوو بە گروپێک ئێستا مسلمانان جاران دەگ و پێنج حزب بوون ئەتوانی کۆیان کەیتەوە بە یەک و دایانەی لەسەر سفرەیە بەڵام ئێستا و ئەم گروپانە ئێستا یەکێکیان ڕووی کردێتە ئەم لاوەیەکیان ڕووی کردێتەوە لە زۆر زەحمەتە بتوانی چواریان کۆ بکەیتەوە لەسەر سفرەیەک زۆر زەحمەت بەداخەوە